کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دائنن ئەمڕۆ هیچیان پێ ئەکرێ؟ جێگرە بێدەسەڵات و کارتۆنیەکەی سەرۆکی حکوومەت بۆچی پەلاماری ئۆپۆزیسیۆن دەدات؟ هەرچەندە هەرێمەکەمان دەوڵەمەندە بەڵام بێکاری و ڕێژەی هەژاری بە تایبەت لە نێو گەنجەکانمان زیادی کردووە. ئەم برادەرە کە لە هەڵبژاردنەکانی پێشوودا بانگەشەی ئارامی و هەلیکار و بەڵێنی دروستکردنی 2000 کارگە و گێڕانەوەی پاشەکەوتی موچەی دەدا. ئێستا هیچ بەڵێنێکی بێکرداریش نەماوە بە خەڵکی بدات. بۆیە ڕێگەی لێ هەڵەبووە و لەبری ئەوەی بەدوای دوو بەڵێنی درۆی نەیدیکەدا بگەڕێت هێرش دەکاتە سەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان. ئەم کابرایە کە 11 ساڵە لە قوڕی جێگری سەرۆکی حکوومەتدا چەقیوە و لە ناو حەزبەکەی خۆیدا نازناوی جان تا هەڵگریان لێناوە. هەموو بانگەشەیەکی هەڵبژاردن بە کۆمەڵێک بەڵێنی بێکرداری سواوەوە دەردەکەوێت و دوای هەڵبژاردن دەیکەنەوە بە جێگری سەرۆکی حکوومەت نەبەڵێنی بیردەمێنێ و نەبچووکترین پرۆژە ئەنجام دەدات. ئەسڵان هیچ دەسەڵاتێکی لە هەولێر نییە و لە سلێمانیش حەزبەکەی لە بەرتاڵانکردنی داهات و پرۆژە بۆ خۆیان فریای پرۆژە بۆ خەڵک ناکەون. پێمان خۆشە هەندێک لە بەڵێنە بێکردارەکانی بانگەشەی هەڵبژاردنەکانی پێشوویتان بیر بخەینەوە. ئێمە دەتوانین زیاتر لە 50,000 هەلیکار دروست بکەین ڕێگەی بەگەڕخستنەوەی 2000 کارگەی کە ئێستا داخراون و هاندانی کردنەوەی کارگەی زیاتر. ئێستش بەڵێنەوەین بۆ گێڕانەوەی سەرجەم پارەی پاشەکەوتکراوی فەرمانبەران و خانە نیشانە خۆشەویستەکانمان دووبارەی دەکەینەوە. نەک پاشەکەوتی موچەی نەگەڕاندەوە هێشتا کێشەی موچەشیان پێچارەسەر نەکراوە و لە دوای ئەو بانگەشەیەوە هەموو ساڵێک دووسێ موچەی دیکەیان خواردووە. سەبارەت بە 2000 کارگەکەش نەبەگەڕیان خست بەڵکو بە پەیاماری فەرمی لە سەدا هەفتای کارگەکانی دیکەش بەهۆی حکومڕانی شکست خواردووی ئەوانەوە داخراون. ئێستا با بچینە لای بەڵێنێکی دیکەی جێگرە کارتۆنەکەی سەرۆکی حکوومەت. ئارامی هەلیکار خزمەت بە چاوی خۆمان دەبینین. ئەمەشیان کە دروشمی بانگەشەی هەڵبژاردننی 2010 بوو. پێویست ناکات ئێمە ڕوونی بکەینەوە هەمووان دەزانن درۆی ئارامی و هەلیکار و خزمەت بووە بە نوکتە و ڕۆژانە کە پێچەوانەکەی لە واقعدا دەبیندرێت خەڵک بۆ گاڵتەجاری ئەو دروشمە لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاو دەکەنەوە. ئەم برادەرە تەنانەت نەیتوانیوە تۆزێک بە شوێنپەی تاڵەبانی باوکیدا هەنگاو بنێت کە هێشتا دۆخی حکومڕانی پێشووی هەرێم لە ئێستا باشتر بوو. ئەمە شەرخۆیەتی لە کاتێکدا ململانەی و کێشەی ناوخۆی تەنگی پێڵەچنێت دان بەڕاستیەکانی حکومڕانیەکەی خۆیان دادەنێن. بەس کەچی فەرعون هەن لەم کوردستانە ئەرز داگیرەکەن ڤیلا دروستەکەن تیجارەتەکەن قاچاقچەتیەکەن خەڵکە کوژن ڕۆژنامەنووسە کوژن 1001 ئیشی خراپەکەن بەڵام ئەو جورئەتە نەبووە ڕوبەڕۆیان بوەستینەوە. تاوتینی موچە قەبەترین بەڵێنی درۆینەی هەڵبژاردننی 2024 پەرلەمانی کوردستانی یەکێتی بوو کە هەموو بانگەشەی خۆیان لەسەر بوونیات نابوو کەچی هەر هەڵبژاردن تەواو بوو پشتیان لە بەڵێن و دەنگدەران هەڵکرد و باوەشیان بە پرۆژەی هەژماری مندا کرد. ئێستا کە دوای چەندین هەڵبژاردن دەسەکەیان کەشف بووە و کەس گوێ لە بەڵێنە درۆینەکانیان ناگرێت و لێیان دەپرسێت لەبەرچی دەنگتان پێ بدەین هیچ وەڵامێکیان پێ نییە و باوپەڕی بێشەرمی و ئیفلاسیەوە ئەوان دەپرسن ئۆپۆزیسیۆن چی کردووە؟ گاڵتەجاری و ئیفلاسی سیاسی لەوە زیاتر چییە کە دەسەڵات لە ئۆپۆزیسیۆن بپرسێ چ پرۆژەیەکت کردووە؟ ئەم کوردستانەی ئەمڕۆ تێدا دەژین ئەو کوردستانە نییە کە باو باپیرمان خەباتیان لە پێناوی کرد.